بۆچی منداڵەکانمان ڕقیان لە خوێندن و قوتابخانە و هەندێک جاریش لە مامۆساکانە. لە دوای بینینی ئەم ڤیدیۆیە بڕیارمدا زنجیرە ڤیدیۆیەک تۆمار بکەم بۆ ئێوەی ئازیز و بەڕێز و تیایدا ئەو هۆکارانە ڕوون بکەینەوە کە ئەبێتە هۆی ئەوەی منداڵەکانمان لە سەرەتاییەوە ڕقیان لە خوێندن و خوێندەواری و فێربوون بێ. لە کاتێکا خوێندن چێژێکی تایبەتی خۆی هەیە، بەڵام بۆچی منداڵەکانی ئێمە ڕقیان لێیە حتا بەشێکیان ئەگەنە قۆناغی زانکۆش کەیفیان بە خوێندن و دیراسە و لێکۆڵینەوە نایەت. سڵاوتان لەبێ بەڕێزان، من سامی عەبدوڕەحمانم، قوتابی بەشی دەروونزانیم لە زانکۆی سەلاحەدین. لە زنجیرە ڤیدیۆیەکدا دێمە خزمەتتان و هەر جارە و باسی یەکێک لە هۆکاراناکەم کە ئەبێتە هۆی دروستکردنی ئەو ڕق و کینەیە. بە گوێرەی پسپۆڕی ئێمە لە دەروونزانی پێم خۆشە لەوە دەست پێ بکەم کە ئاخۆ لە ڕووی دەرونیەوە چی ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمەی مرۆڤ یان منداڵەکانمان ڕق و کینە دروستکەن بەرامبەر بە کارێک، کردەوەیەک، ئیشێک، یانیش چی وا ئەکا شتێک خۆشەویست بێ لەلای. بە گوێرەی بیردۆز و تیۆرەکەی سۆرەندایک زانای گەورەی دەروونزانی پەروەردەیی ئێمە دووسێ یاسامان هەیە کە باز لەو بابەتەکە. یەکێک لە بابەتەکان، یەکێک لە یاساکان کە پێوترێ یاسای کاریگەری لە تیۆری سۆرەندایک ئەڵێ ئەگەر دەرەنجامی کارێک هەستی نەرێنی و ناخۆشی دروست کرد بۆ ئەو کەسە، ئەوە پەیوەندی لە نێوان وروژێنەر و وەڵامدانەوە لاوازەکات و نایهێڵێت. لە هەمان تیۆر لە یاسای ئامادەباشی ئاماژە بەوەکە کە ئەگەر کەسێک مرۆڤێک یان بڵین منداڵێک ئامادە نەبێت بۆ ئەنجامدانی کارێک یان توانای نەبێت بۆ ئەنجامدانی کارێک، ئەگەر زەختی لێ بکرێت یان خۆی زەخت لە خۆی بکە، ئەوە ئەبێتە هۆی دروستبوونی ناڕەحەتی و ڕق و کینە لە ئەنجامدانی ئەو کارە. و بە هەمان شێوە لە بیردۆزەکەی دەروونشیکاری فرۆید زانای گەورەی دەروونزانی کە هەندێک بە باوکی دەروونزانی ناوەبن هاتووە کە ئەڵێ ئەگەر هەر کارێک ناڕەحەتی و ناخۆشی بۆ ئێمە بێنێ لە ڕووی دەرونی یان لە ڕووی جەستەیەوە، ئەوە پەیوەندیەک دروستەکە لە نێوان هەستێکی نەرێنی و ئەو کارە و لە لاشعوری کە 90 بۆ 95 کردار و ڕفتارەکانی ئێمەی بەدەسە وامان لێکا کە دوورکەوینەوە لە ئەنجامدانی ئەو کارە. بەڕێزان، لێرەیە من ئەمەوێ ئاگاداری دایک و باوکانی خۆشەویست بکەم، پەروەردەکاران و مامۆسایان بکەم کە یەکێک لەو هۆکارانی وا ئەکا منداڵەکانمان ڕقیان لە خوێندن و فێربوون بێ بریتیە لە کێشی قورسی جانتاکانیان، لەوانەیە سەیرت پێبێ. بەداخەوە 125 منداڵەکانمان کێشی جانتاکانیان ئەکاتە 130 کێشی خۆیان، کە ئەمەش ناڕەحەتی و بێزاری زۆر دروستەکە. لە کاتێکا لە ڕووی زانستیەوە پێویستە جامتای منداڵەکانتان بە تایبەتی لە 1 و 2 3 سەرەتایی و حتا باخچی ساوایانی شەتوانین بڵین، پێویستە کێشی جامتاکە یەکسان بێ بە 110 بۆ 15 کێشی منداڵەکەت. بۆ نمونە ئەگەر منداڵەکەت 30 کیلۆیە، ئەوە مەرجە کێشی جامتاکەی شانی لە نێوان 3 کیلۆنی و بۆ 4 کیلۆ زۆر بێ 5 کیلۆ تێنەپەڕێ. ئەگەر نا ئەبێتە یەک دنیا گرفتی دەرونیش و جەستەیشی بۆ دروستەکە. ئەگەر بین و بزانین بە گوێرەی تەمەنی منداڵ کێشی جامتاکەی چەند بێ، لە باخچەی ساوایان 4 کیلۆ هەتا 5 کیلۆ. لە پۆلی یەکەمی سەرەتایی تەمەنەمە بەگشتی باسیەکەین، ینی ستانداردە لەوانەیە منداڵەکەی تۆ کێشی کەمتر بێ کەواتە بێ جامتاکەی کێشی کەمتر بێ، زیاتریش بێ ئەکرێت تۆزێک زیاتر بێ. لە یەکی سەرەتایی 6 کیلۆگرام، لە پۆلی دووەمی سەرەتایی 9 کیلۆگرام و بەلایانی زۆر لە پۆلی 3 سەرەتایی 12 کیلۆگرام زیاتر نەبێت. ئەگەر بین بزانین زیانەکانی جامتای قورس لە ڕووی جەستەییەوە، تەبعاً باسمان کرد لە ڕووی دەرونیەوە واکە ڕقی لە خوێندن و فێربوون بێ، چکە کە دێتەوە ماڵەوە هیلاکە ماندووە شەکەتە وای لێکا کە بێزار بێ لە ئەنجامدانی ئەو کارە و خوێندن و فێربوون ڕەبتکە بۆ هەستی ئازارەوە و بەردەوام نەبێ لەسەری، ئەگەر بەردەوامیش بێ بە ناڕەحەتی و ناخۆشیەوە. ئێستا بین بزانین زیانەکانی جامتای قورس لە ڕووی جەستەییەوە. یەکەم ئەبێتە هۆی ئازار دروستکردن لە بڕبڕەی پشتی ئەو منداڵە. هەندێک جار لە هەندێک بارودۆخە ئەبێتە هۆی لاربوونی فقراتەکانی پشتی ئەو منداڵە. خاڵی دووەم ئەبێتە هۆی زەخت خستە سەر سیەکان و قەفەزەی سنگ و ئەمەش لەوانەیە ببێتە هۆی کێشە دروستکردن لە گەشە و زەخت دەخاتە سەر سیەکانی و کێشە دروستەکان لە وەرگرتنی ئۆکسجین. خاڵێکی تر ئەبێتە هۆی ئازار و ناڕەحەتی لە ماسوولکەکانی بەشی سەرەوەی شان و پشتی
و لە هەمووی خەتەرتر ئەبێتە هۆی سەر ئێشە و مەچەک و دەست ئێشە و قاچ ئێشە هەموو ئەمانە جگە لە گرفتی دەرونی گرفتی جەستەییشی بۆ دروستەکەن. منداڵەکانتان ئەبێ فێرکەن لە کاتی هەڵگرتن و کردنەشانی جامتاکان یەکەم شت ئەبێ لەسەر ئەژنۆکانیان بچەمێنەوە و جامتاکان هەڵگرنەوە و خۆیان بچەمێنەوە بۆ شێوە جامتا لەشان بکەن. خاڵی دووەم ئەو جامتانیان بۆ بکڕن کە هۆکاری بەستنەوەی هەیە لە لای بەشی خوارەوەی سکیان بۆ ئەوەی چۆنەڵێ جامتاکە لەگەڵ شانی مطابق بێت و ڕێک بێ و تکایە هەوڵ بدەن ئەو بابەتانەی کە قورسن لە بەشی پشتەوەی جامتاکە دایان بنێ ینی ئەوەی کە نزیکە لە شانەوە. لە هەمووی گرنگترە داوا لە مامۆستاکانیان بکەن کە هەموو وانەکانیان پێ نهێنن بۆ مەکتەب. من زۆر جار بینیومە ئەو منداڵە جامتاکەی بە دوای خۆیان ڕاکێشاوە چونکە هەموو وانەکانی تیا بوو بە بەهانوو ئەوەی وەڵا پۆلیەکی سەرەتاییە یان دووە جەدوەلی نییە کەواتە بە هەمووی بێنە لەگەڵ خۆیان. ئەمەش خەڵەتێکی زۆر گەورەیە و واکە ئەو منداڵە دوورکەوێتەوە لە خوێندن و فێربوون. بۆیە داواتان لێ یەکەم دوورکەونەوە لەو هەڵەیەی کە منداڵەکانتان جانتایەکی قورس هەڵبگرن چونکە کاریگەری دەرونی و کاریگەری جەستەیی نەرێنی ئەخاتە سەریان و وایان لەیەکا کە بێتاقەت بن. بۆیە زۆرجار کاتێ ڕاگەیاندنەکان پێمان ڕاگەیەن سبێنێ دەوام نییە منداڵەکانمان لە خۆشیە هەڵەپەڕن لە کاتێکە ئەمە لەلایەکەوە بوو ئەوان خۆشە بەڵام ئێمە ئەبێت تێڕا بمێنین و بفکرین کە لە چ کارەساتێکی گەورەیین. هیوادارم دووربین لەم هەڵەیە و وا بکەین منداڵەکانمان خوێندنیان خۆش بێ و هەتا هۆکاری دووەمی ئەوەی کە ئێمە ڕقمان لە خوێندنە بێ منداڵەکانمان بەعام بەنیازی دیدار و کاتێکی خۆش.